سلااوتان لێبێت. پێشنیۆڕۆی ئەمڕۆ بە بڕیاری دادگای ئەڵەبجا عوسمان سەید ئەحمەد بەرپرسی مەکتەبی بانگەوازی بژێتەوەی ئیسلامی کوردستان ئازاد کرا. پارێزەری مەلا عوسمان بە هێنارتی ڕاگەیان عوسمان سەید ئەحمەد بەرپرسی مەکتەبی بانگەوازی بژێتەوەی ئیسلامی بە بڕیاری دادگا ئازاد کرا کە هەفتەی پێشوو بە تۆمەتی ڕەوانەکەری گەنجانی کورد بۆ سووریا دەستگیر کرابوو. لەسەر دۆسیی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی ئەمڕۆ لە بەردەم دادگای کەلار خۆپشاندان ئەنجام دراوتە ئێستا خۆپشاندانەکە بەردەوامە. پەیامنێری هێنارتی لە بەردەم دادگای بەرایی کەلار ڕایگەیان لە ئێستادا خۆپشاندان لە بەردەم دادگای کەلار بەڕێوە دەچێ و خێزانی ماڵی کاوەگەرمیانیش لە بەردەم دادگان. لە سلێمانی تەرمی گەنجێک لە ناو نانەوەخانەیەکدا دۆزرایە و وتەبێژی پۆلیسی سلێمانیش دەڵێ پێدەچێت ڕووداوەکە خۆکوژی بێت. نەقیب سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی بە هێنارتی ڕاگەیان سەر لە بەیانی ئەمڕۆ ئاگادار کراونەتەوە کە گەنجێک لە ناو نانەوەخانەیەک لە گەڕەکی ئەوبارە کوژراوە. هەرەمڕۆ لە قەزای کۆیە تەرمی دوو کەس دۆزرانەوە بە وتەی پۆلیسێکی شوانە و لەسەر مادا ڕق بۆتەوە ئەوی تریان گەنجێکە و ئۆتۆمبیل لەیدایەوە بە جێی هێشتووە. کاروان مەجید لە پرسەوی بەشی جوڵان لە پۆلیسی کۆیە بە هێنارتی ڕاگەیان کاتژمێر 8:45 خولەکی شەوی ڕابردوو تەرمی شوانێکی تەمەن 6 ساڵیان دۆزیوەتەوە. تەرمی دووەمیش ئاماژەی بەوە کرد کە گەنجێکی تەمەن 30 ساڵە و تەرمەکەی لەسەر ڕێگای سەرەکی سلێمانی کۆیە دۆزراوەتەوە. ڕاوێژکارێکی ئابووری هەرێم ئاشکرای کرد تا ساڵی 2016 دوو بۆریتری نەوت و گاز لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا دروست دەکرێت و دەژڵێت هەرێم خاوەنی زیاتر لە 6 ملیار بەرمیلە دەکی نەوتە. دکتۆر ڕێبوار خەنسی ڕاوێژکاری یاسایشی ئابووری هەرێم ئاشکرای کردووە ژمارەی ئەو کۆمپانیا بیانەی لە بواری نەوت و گاز هەرێم کار دەکەن 52 کۆمپانیان و لە 27 وڵاتەوە هاتوون. لەسەر کارەساتەکەی ڕۆبۆسکی عەبدوڵڵا ئۆجەلان پەیامێکی بڵاو کردەوە ڕایگەیان دەبێت دەوڵەت و حکومەتی تورکیا ئەنجامدرانی ئەو کۆمەڵکوژی ئاشکرا بکەن و ئاستەنگ لە بەرامبەر دادپەروەری دروست نەکەن. ڕاشی گیان گرنگە کە سوکاری قوربانیانی ڕۆبۆسکی چاویان بە ئەردۆگان بکەوێت. بەهۆی خراپی باریابووری وڵاتەکەیان زیاتر لە 20,000 کرێکاری ئێرانی بە مەبەستی کار ڕویان لە شارەکانی هەرێمی کوردستان کردووە. بەرلەمانتارێکی ئیتیلافی دەوڵەتی یاسا تاکیدی کردەوە دادگا تەنها بۆی هەیە دۆسیی دەستگیرکردنی ئەحمەد عەلوانی دادگای یەکلا بکاتەوە. ڕاشی گیان ئەو دۆسەیە لە دوای کوژانی برایەکی عەلوانی و سەربازێکی وێزی کە بە هەڵمەتەکە ڕاستپێرا بوو لە دەستی سیاسەتمەدارەکان چۆتە دەرەوە. کورتەیەک لە هەواڵەکان پێشکەش کرا هەرشاد و بەختەوەر بێت.